هەمومان نەزانین ئێستا لایەنە سیاسەکان لە عێراقا سەرقاڵی بڵین تاوتوێکردنی ئەو بابەتەن ئاخۆ چۆن حکوومەتی داهاتوی عێراق پێک بهێنە زۆر بڵێن ڕابۆچوونی جیاواز هەیە لەسەر پێکەنانی حکوومەت چونکە ئەم جاریان کۆمەڵێک لە لایانی سیاسی تر هاتوونەتە ناو دۆخەکەەوە و ئەیانەوێت بە شێوازێکی تر حکوومەتەکە پێک بهێنن با بزانین ئەوەی کە دەگوزارێت لە پرۆسی سیاسی عێراقا بەکوێ دەگا و هەروەها ئەوەی کە لایەنەکان هەندێک لە لایەنەکان داواکاریە و داوای دەکەن چۆن دەتوانێت لەسەر ئەرزی واقع لە ناو عێراقدا لە ناو پرۆسی سیاسی عێراقدا جێبەجێ بکرێت ئەم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ سەلاح باپیر چاودێری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵماندایە. کاک سەلاح سڵاو لێبێت وەم کاتت باش. من پرسیار دەکەم ئایا ئەم گۆڕانکاریەی کە لە پرۆسی سیاسی عێراق کراوە بە تایبەتی دوای هەڵبژاردننی پێشوەختەی عێراق و کۆمەڵێک داواکاری نوێ هاتوتە پێشەوە ئەمە پرۆسی سیاسی عێراق بەرەو کوێ دەبات؟ بڵێ بەیانی باش سڵاو لێ و سەرجەم بینەرانی کورسات نیز لە هەر شوێکی دنیا بن. ئەگەر سەیری پرۆسی سیاسی عێراق بکەی کە هەر لە سەرەتای ڕخان ڕژێمی سەدام حوسێن ئەمە بۆتە ئەمرێکی واقعی کە پێکاتەکانی عێراق دابەشی سەر پێستە پێکاتی سەرەکی بە پێکاتەی شیعە پێکاتی سوننەوە هەر پێکاتەی کورد پۆستە باڵاکان دابەشی هەر سێلانەکان کە سەر حکوومەت بەبەر پێکاتی کورد کەوتووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەر پێکاتی شیعە کەوتووە سەرۆکی پەرلەمانی بەبەر پێکاتی سوننە کەوتووە. لە پاش هەڵبژاردننی مانجی دەی ساڵی ڕابردوو ئەمڕۆ هەتاکو حاڵی حازیسە تێکدانا نەتوانرەوە هەم پێکاتی حکوومەتی عێراق ڕابگەینێتەوە هەر هەڵبژاردننی سەرۆک کۆماریش جێبەجێ بکرێت. حکوومەتی ئەم جارە بەڕاستی حکوومەتیش تۆزە جەنجاڵە بێتەوە بەهۆی پەرتەوازەبوونی نێوماڵی لایەنە سیاسەکان بەهۆی لێکتێ نەگەیشتنی نێوماڵی لایەنە سیاسەکان ئەمڕۆ لە نەو پێکاتی عێراق پێکاتی شیعە گەورەترین پێکاتی سەرەکی پێک دێنێ کە زۆرینەی دانیشتوانی عێراق شیعەنە یاخۆ زۆرینەی کورسەکانی ئەندامانی پەرلەمان لە پێکاتی شیعە پێکاتوە. بۆیە زیاتر سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەبەر پێکاتی شیعە کەوێت و بۆی بتوان ئەوان لە نێوخوان ڕێک بکەون. بەڵام بەداخەوە ئەمڕۆ کە سەیرەکەی لە پاش هەڵبژاردننی مانجیدا ساڵی ڕابردوو نێوماڵی شیعەش پەرتەوازیەکی زۆری پێوە دیارە تاکو ئێستاکەوانش نەگەیشتونتە ڕێککەوتن نیان توانیوە هەموو لایەنەکان بێکەوە لەسەر کەسێک ڕێ بکەون کۆمپیوتەر حکوومەتی داهاتوو پێک بینیت و یاخۆلانەکان هەر کەسە پشک و تەواوی خۆی لە ناو حکوومەتەکە ڕێبێ. ئەمە بەهۆی نەتوانینی ڕێککەوتن لە نێوانیان نەتوانین تەوافقی سیاسی لە ناو پێکاتەی شیعەدا ئەمە بۆتە هۆی زیاتر دواکەوتنی پێکەنانی حکوومەت و ڕاگەیاندنی سەرۆک کۆماری نوێ. ئەمە یەک لە لایەنە سیاسەکان و هەروە شتێکی چمان لەبینە چوو لە ناو پێکاتەی کوردیشەوە پەرتەوازەیەک پێوە دیارە یەک ڕێزی دیێماڵی کورد بەرەو لێکترازان نەڕوە ئەمانش نیان توانیوە تاکو ئێستاکە لەسەر کە پێکاتی کورد سەرۆک کۆمار بە پێکاتی کوردەکەوی لە ساڵانی ڕابردووشە تاکو ئێستاکە ئەم پێکاتە بە تایبەتی بە بەریەشێتی نیشتیمانی کوردستان کەوت لە ناو کووردا بە مافێکی ڕەوای خۆش شەزانی کە لە چەند ڕێککەوتنێک لە نێوان لایەنە سیاسەکانی ناو هەرێمی کوردستان کراوە بۆی کە سەرۆک کۆمار لە پێکاتی کورد بینی ناو کوردیش بە بەریەشێتی نیشتیمانی کوردستان بکەوێت. ئەمە بۆت هۆی پەرتەوازێک لە نێو ماڵی کوردیشەوە بۆی تا ئێستاکە زۆربەی کارەکانی سیاسی زۆربەی کارەکانی سیاسی نیان توانیوە لەسەر کەسێک ڕێککەون بۆی سەرۆک کۆمار دیاری بکەن. باشە کاک سەلاح باسی دۆخی عێراقت کرد وتت پێکەنانی حکوومەتی عێراقی یاخود ئەم دۆخێکی ئێستا هەیە دۆخێکی شێواوە و باسی کۆمەڵێک شتت کرد دەگەڕێنەوە بۆ خاڵێکە لە ئێستادا دۆخەکە بە شێوازێکە کە کەم لەلایەنەکان دەتوانن سەری لێ دەربکەن و پلانەکان ئەمڕۆ پلانێک دادنرێت بەیانی ڕەنگە ئاراستە ئیشەکان بگۆڕ ئاراستی پلانەکان گۆڕانکاری بەسەردادێ پێدوایە تا کێمە بەردەوامی دەبێت. بڵێ وەکو چۆن لە سەرەتای شاردن پێدا ئەگەر سەیری پێکاتەی شیعە بکەی بە تایبەتی بۆ پێکەنانی حکوومەت ئەمێ شتێکیش ئەبێ ڕەچاو بکرێت لە بەرچاو بگیرێ. یەک زۆربەی لایەنە شیعەکانی کە ئەمڕۆکە هێزی سەگداریان هەیە هێزی سەگداریان هەیە لە حکومڕانی عێراق قۆمسێتەرن ناتوانن فەرامۆش بکرێن کە ئەمڕۆکە لەنەو پەرلەمانی عێراقەوە کە پێکاتەی سەدرکەوە بەخۆی بە زۆرینەی پەرلەمانی عێراقدانی تەنها 73 کورسی هیناوە ناتوانێت زۆرینەی پێک بینی. ڕاستە لەگەڵ هەندێک لایەنی سیاسی تەوافقی کردووە لەگەڵ سوننە پێکاتوە لەگەڵ بەشێکی لە کوردەکان تەوافقی سیاسی ڕێککەوتنیان هەیە بەڵام بەپێی دەستوری قانونی عێراقی ئەبێ
لە کۆبوونەی سەرەتای زیاتر لە 120 ئەندامی 220 ئەندام پەرلەمان ئامادە بێ. ئەمانش ناتوان ئەم ڕێژێ ئامادە بکەن بۆیە پێویستی بە هەماهەنگی لەگەڵ لایەنەکانی تر هەیە. ڕاستەوە ئێستاکە بەعسی زۆری پێکاتی حکوومەتی زۆری ناکە، بەڵام لە هەمان کاتیشدا من پێم وایە سەرکەوتو نابێت لەبەر ئەمە یەک لە هۆکارەکان ئەو لایەنەی تر کە لە پێکاتی هەماهەنگی شیعەدانە بەکو حەلاویە مالیچیە یان هادل عامریە تیارەکانی ڕۆتی الحکمەیە ئەمانە ڕاستە ئەمڕۆکە کە کورسی ئەوتوان بەدەستنیان بەڵام زۆربەی هێزی چەکداری هێزی میلیشیاکانی شیعە یان بەڵام هێزی حزبی شعبی لەدەست ئەم لایەنە نەدایە. هەر حکوومەتێک ئەگەر بێت و ببوورە ئەگەر بێت و ببوورە حکوومەتەکەش پێک بینیم من پێم وایە ماوەیەکی زۆر کەمە خایانی ئەبێتی هۆی پشێوە و شەڕی ناو خۆ لەناو حکوومەتی عێراقیەوە. باشە کاک سەلاح لە ماوەی ڕابردوو لە چەند ساڵانی ڕابردوو لەوەتی ڕژێمی بە ئەزروخاوە لە دوای 2005 کە حکوومەتە یەک لە دوایەکەکان پێکهێنراون لە عێراق حکوومەتی تەوافقی بوون، یعنی لە نێوان لایەنە سیاسیەکانە. هەندێک پێیان وایە کە ئەو جۆرە لە تەوافقی سیاسی لە نێوان پێکاتەکانە و پێکهێنانی حکوومەت بەو شێوازە سەرکەوتوو نەبووە لە حکومڕانیە. حکوومەتی زۆرینەی نیشتیمانی کە ئێستا هەندێک لایەن بە تایبەتی سەدر داوای دەکا دەڵێن ئەمەش تاقیکردنەوەیکی نوێ بۆ عێراق و تاقیکردنەوە نوێیە پێ وایە سەرەگرێ لە عێراقا؟ من پێم وایە لە حاڵی حازری ئێستا کە لە گۆڕپانی سیاسی ئەم تاقیکردنەوە سەرکەوتو نابێ لەبەر یەکەوە ئەبێ ئەم لایەنانەی کە داوای زۆرینەی پێکاتی نیشتیمانیەکەن ئەبێ زۆرینەی کورسەکانی پەرلەمانیان لەدەست بێ بەپێی یاسایە، یاخۆ ئەبێ ئەم لایەنانەی کە ئەنوێ تەوافقی نیشتیمانی ڕەت بکەن و تەنها زۆرینە پێک بێنن ئەبێ ڕەچاوی دۆخی سیاسی عێراق بکەن، ئەبێ ڕەچاوی هێزی چەکدارەکان بکەن. چکە ئەمڕۆکە چۆن پێ حەزبی شعبی کە زۆرین لە پێکاتەکەی دیکەیەکەوە بە پێکاتی هەماهەنگی شیعە ناو ئەبرێ ئێستا کە پێکاتی سەدر ئێوە ئیحمالیان بکە یاخۆ ئێوە وەلایان بنێ. بێگومان ئەمانەش دەستبەرداری مافەکانی خوان نان بن. ڕاستە لە 2005 و تاکو ئێستاکە ئەوانە لە حکومڕانی بووینە کۆمەڵی جمگەی ڕئیسی بەدەست ئەمانەوەیە و هەروە ئەمەی خاڵێکی تریش ڕەسا بکەن بەرژەوەندەکانی دەرەچی ینی بەرژەوەندەکانی وڵاتانی زلهێزەکانی دنیا و یا هەر بەرژەوەندەکانی ئەو وڵاتانی دەوروبەری خۆشمان ئەمانش بێگومان ئەمڕۆکە کابینی وڵاتێکی بەتایبەتی وەکو ئێران کەوا بەرژەوەندێکی ێزگار زۆری لە عێراقی لە گۆڕەپانی سیاسی عێراقیە ئەمڕۆ بە سوک و ئاسانی دەستبەرداری بەرژەوەندەکانی ناوی ئەویش هەموو هەوڵێکەدا بۆی هەیمەنەی خۆی لە عێراق و یاخوا پێگەی خۆی لە عێراق بهێڵێت و یاخو بەهێزتری بکە وەروە لە لایەکی تریشەوە وڵاتانی ئەمریکا و ئەوروپاشەوە ئەمان کە چەندی قوربانیان داوە لە پاش ڕژێمی سەدام حوسێن کە لە ساڵی 2005 کۆتای پێهات ئەمانیش ئەوان بە شێوەیەکی سوک و ئاسان دەستبەرداری بەرژەوەندەکانی خوان نابن و گۆڕپانی سیاسی عێراق بۆ هەندێک لایەن ئەمانش دەوروتەسیری خوان هەیە لە حکومەتیدا. ئەوەی کە عێراق لە ماوەی ڕابردووە بینیوێتی ینی کۆمەڵێک دۆسی زۆر گرنگ هەبووە لە عێراقا کەوای کردووە ئاستی حکومڕانی لە عێراقدا تا ڕادێک لاواز بکە، ئاستی خزمەت گوزاری بۆ هاوڵاتیانی عێراقی لاواز بکە. یعنی زۆر جار ڕەخنەی ئەوە گیراوە وەزارەتەکان بە پێویست ناتوانن خزمەتی هاوڵاتیان بکەن لەبەر بوونی دۆسیەکانی گەندەڵی تیاندا. پێت وایە لە حکوومەتی ئێستا کە بە هەر شێوازێکیان پێک بهێنرێتەوە دەتوانێت ئەمانە تێپەڕێنێ، ئەتوانێت کار لەسەر ئەمانە بکە؟ بڵێ من پێم وایە هەر حکوومەتێک و یاخوا هەر کەسێک بێتە سەر حکومڕانی عێراقەوە داری سعری پێ نییە بۆ توان لە کتوپڕێک هەموو شتەکان چارەسەر بکە، بەڵام ئەکرێ هەنگاو بە هەنگاو ئەو هەنگاوانەی کەوا کەموکوریان هەیە لە حکومڕانی عێراقەوە یا کەموکوریان هەیە لە پێکرانی حکوومەتەکەی خوانەوە بێتە کاری ئیشی لەسەر بکات و جێبەجێ بکرێ. کە سەیرێکی لە ماوە ڕابردوو کە بەڕێز کاظمی سەرۆکوزیرانی عێراق بووە کەسێ بەخۆ کەسێکی بێلا بووە چەند کارێکی باشی کردووە بۆ حکوومەتی عێراقەوە یاخۆ حکومەکانی کە لە ڕابردوو وەکو بەڕێز عادل عەبدولمەهدی چەندین گۆڕانکاری و چەندین شتی باش کردووە، بەڵام نەیتوانیوە هەموو شتەکان لە شوێنی خۆی بنبەر بکە کۆتایی پێبینی بە کەموکورتیانی کە لە عێراقدانا. ئەمە خاڵێک لە خاڵەکانە دوو عێراق ئەمڕۆ سەرۆت و سامانێکی ئێزگار زۆری هەیە، بەڵام بەداخەوە ناتوانرێ ئەم سەرۆت و سامانەی هەمووی کۆ بکرێت و لەژێر دەستێکی ئەمینی وەکو حکوومەت بتوانێت ئەو حکوومەتێکەوە حکوومەتی هەموو پێکاتەکانی عێراقی بێ، حکوومەتی هەموو زۆرینەی عێراق بێ بۆی بتوانین لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکی عێراق و لە پێناو بەرژەوەندەکانی ئاوادانکردنەوەی عێراق و یاخۆ مەشاریعەکانی عێراقی جێبەجێ بکرێت.
تاکو ئێستاکە نەتواندراوە ئەمە بخۆی ئەوەیە مەگو چۆن ئیشارەتم پێدا زۆربەی لایەنە شیعەکان بکە حەشدی شعبیە کە هێزێکی چەکداری باڵایە لە پاش هاتنی داعش کە بۆ ناوچەکە بۆ پشێوی لەنانەوە لە عێراق ئەم هێزە دروست بە ئەم هێزە شتاک و ئێستاکە لە زۆربەی جنگەکانی عێراقی لە زۆربەی جنگەکانی حکومڕانی دەستەڵاتی باڵای هەیە بۆیە ناتوانندری هەموو شتەکان کۆ بکرێتەوە لەژێر حکومڕانی حکوومەتی عێراقی بتوانین لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکی عێراق بەشی بەکاربێنین بۆ پێناو ئاوادانکردنەوە خۆشگوزەرانی. کاک سەلاح بە بۆچوونی تۆ عێراق چەندێکی تر توانای هەیە بەرگەی ئەم دۆخی ئێستا بگرێت؟ بڵێ بەڕاستی یەکەکە سیرکێ ئەمڕۆکە کە شاری عێراقییان زەماوەری عێراقی لە حاڵەتێکی ئەو تۆدانینە بتوانێت خۆشگوزەرانی خوان جێبەجێ بکەنەوە ئەمە بۆتە هۆی ئەوەی بە حکمی لە پاش ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن پێکاتیەکی تر هاتوۆتە حکومڕانی عێراقەوە کۆمەڵ خەڵکی تر هاتوونتە حکومڕانی عێراقەوە وهروە دەستە دەرەجەکان شێک لە هۆکارەکانەکەەوە نەتواندراوە تا ئێستاکە هەموو شتەکان لە پێناو بەرژەوەندی عێراق بەکاربێت و یاخۆ بتوانن سەرۆت و سامانی عێراقی بپارێزن ئەگەر سیرەکەی کە نمونەیەکی زۆر بەسیتەوە کە ئەمڕۆکە بینی ئاسمانی عێراقۆ یاخۆ سنووری وڵاتی عێراقەوە زۆرجار لەلایەن لایەنەکان ئەبەزیندرێت و تۆباران نەکرێ بەڵام حکوومەتی عێراق ئەم دەسەڵاتی نییە بەرپەرچیدات و یاخۆ دژایەتی بکات لە نێونێ دەوڵەتی چوانە ئەمە هۆی هەمووی ئەگەڕێتەوە سەر زەعیفی پێکاتی حکوومەتی عێراقیەوە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە سەر ئەو لایەنە سیاسەتی کە لە حکومڕانیدانە دەسەڵاتێکی ئەو تۆیان نییە بتوانن لە بەرژەوەندی هەموو عێراقیەکانەوە بڕیارێکی ئەو تۆ بدەن بۆ گەشەکردنی عێراقویە بۆ ئاوادانکردنەوەی عێراقیان بۆ سەرۆت و سامانی عێراق بپارێزرێ بە یەکسانی دابش بکرێتە سەر نێوان گەلانی عێراقەوە ئەمانە هۆی هەمووی ململانەی سیاسیەکان وای لێک بڵێ. باشە کاک سەلاح باسی لە سەرتای قسەکان باسی بابەتێکت گوتت ئەگەرم حکومەتە پێکیش بهێنرێت حکومەتێکە ماوەکەی کەمە بێت یا خود ناتوانێت 4 ساڵێکی خۆی تاو بکە کەواتە ڕۆڵی پێکێنانی حکومەتە چییە بێت؟ بڵێ ئەمێ تۆزێک واقعانە بیر بکەینەوە لە گۆڕپانی سیاسی عێراقەوە ڕاستە ئێستا لایەنێک باسی ئەوە کە ئەڵێ زۆرینەی حکوومەتی عێراق پێک دێن بەڵام ئەبێ هەندێک شتیش ڕەچاو بکە چۆن ئیشارەتم پێدا زۆربەی جمگە سیاسەکان و عەسکەریەکان و یان هێزی چەکداری لەدەست لایەنەکانی تردایە ئایا باڕای تۆ ئەمانە بە سوکە ئاسانی دەستبەرداری بەرژەوەندەکانی خوان و دەستبەرداری ئەو هێزە چەکداری ئەبن نەخێر بێگومان دەستبەردار نابن ئەبێ حاڵی عازی واقعی عێراق بخوێندرێتەوە لە سارچێوەیەکی ئەمە ئەم جارش لە قۆناغی ئێستاش لە عێراق پێویستی بە تەوافق هەیە پێویستی بە تەوافقی سیاسی هەیە بۆی بتوان هەموو لایەنەکان ئەگەر بە شێوەیەکی کەمیش بی بتوان حکومڕانی عێراق پێک بین و بۆ ئەم قۆناغی ئێستادا پێویستمان بە تەوافقی سیاسیە من پێم وایە لە قۆناغی ئێستاکەدا حکوومەتی زۆری نەسەرکەوتو نابێت و بۆی بتوانن بۆی زیاتر پێویستمان بە هەمانگی تەوافقی سیاسی هەیە لە هەموو پێکاتەکانەوە بە تایبەتی پێکاتە شیعەکە زۆرنی عێراق پێک دێن و هەروە لەناو کوردیش پێویستمان بە هەماهەنگی سیاسی و ئاشتیوانی نێوماڵی کورد هەیە بۆی بتوانین ئەم دەستکەوتانەی کە لە ڕابردوو لە دەستور بەدەستاتونە پارێزگاریان لێ بکەنەوە دەستکەوتی زیاترش بەدەستبێنین لە حکوومەتی داهاتوودا. باشە بابەتێکی تر هەیە کە هەژمونی وڵاتانی ترە لە نێو عێراقا کە زۆر جار دەبیستین و دەبینین و واقعیش ئەوەی سەلماندووە کە یعنی کاتێک کە تۆ حکوومەتێکی نوێ لە عێراقا پێکهێندێ ئەبێ ئەوان ڕۆڵیان هەبێت لە پێکهێنانەیە ئەمە بۆ خۆی ململانەکان لێسا توندە لە نێوان ئەو هەژمونانەیە ئەمە بۆ خۆی هۆکارێکی سەرەکی نییە بۆی کە حکوومەتی داهاتووی عێراق تا ڕادێک قسەکردن لەسەری گفتوگۆکردن لەبارەیەوە زیاتر دواکەوتووە. بەڵێ ئەمەش یەک لە هەنگاوە سەرچیەکانە بەڕاستی ئەمە هەنگاوێکی سەرچیە بۆ چۆن ئیشارەت پێدا ئەمڕۆ نمونە لەسەر ئێران بین و ئێران وڵاتێکی زلهێزی ناوچەکەیە ئەبینی کە لە حکومڕانی عێراقی ڕابردوو لە پاش ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن کۆمەڵێک بەرژەوەندی لە عێراقدا هەیە یان کۆمەڵێک پێکاتە زیاتر هەمەهەنجان لەگەڵ وڵاتانی ئیران هەیە ئەمڕۆ ئەتەوێت کە بە سوک و ئاسانی ئەم وڵاتانەوە دەربنیەتی و بڵێ هیچ بەرژەوەندەکان لەناو عێراق ناپارێزێ ئەمەش بێگومان ئەمانش دیفاع لە بەرژەوەندەکانی خوانەکەن دیفاع لە بوونی پێگەی خوانەکەنەوە لە حکومڕانی عێراقەوە بۆیە من پێم ئەو حکوومەتی کە ئێستاکە کە بیە پێ زیاتر لە قۆناغی ئێستا پێویستمان بە تەوافقی هەیە توافقی بە تایبەتی لە نێو ماڵی شیعەدا لە نێو ماڵی شیعەتاکو ئێستاکە نەیانتوانێت بکەونەوە ڕێکەوتنێک بێم بکەون توافقی سیاسی لە نێوان خواندا یاخۆ ئەو لانەی کە بەعسی زۆری ناکە نەیتوانێت ڕێژەیەکی کورسی ئەو تۆ بەدەست بینێت ئەگەر بەپێی داتاکان بکەی کە ئەمڕۆکە ئابینی
کە زۆرینەی ئەندامانی پەرلەمانی عراقی لە پێکاتەی شیعە پێکاتەوە 73 کورسی هیناوە. ئەو دەنگانەی کە بۆتە هۆی بوونی 73 کورسی زۆر کەمترە لەو دەنگانەی کەوا زیاتر بەو پێکاتەکانی عراقی کە بەدەنجان هینەیە. ڕاستە لایەنەکان کە دەنجی زیاتریان هینە بەڵام ڕێژەی کورسیان کەمترە. ئەمە بەپێی معادلەکانی داتاوەیە نەکو ڕاستە ئەو پێکاتانەی کە لە پێکاتی ماڵێکی و هادل عامری و مەجلس ئەعلا ئەوانە دەنجی زیاتریان هیناوە بەڵام کورسیان کەمترە. ئەمە بۆی تەکتیکی سیاسی هەڵبژاردن یاخۆ بەپێی بازنەکانی هەڵبژاردن وای لێ کردووە. بۆیە ئەگەر سیرێکی زیاتر وڵاتانی دراوسێشیان یا وڵاتانی دنیاشەوە ئەوروپا ئەمریکا معاوەڵی ئەواکن کە بەرژەوەندی خوان بپارێزن لە عراق و لە پێناو پێگەی مانەوەی خوان و لە پێناو بەرژەوەندەکانی خوان بۆی حەزەکەن ئەوانیش دیفاع لە بەرژەوەندەکانی خوان بکەن لە حکوومەتی ئێستای عراقیدا وجودیاتیان هەبیت و ئامادە بکەیتە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەلاح باپیر چاودێری سیاسی کە لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندا بووی. سپاس دەکەین کە وەڵامی پرسیارەکانی شت داینەوە.